بۆ ئەوەی زیاتر هۆشیار ببیەوە کە چۆن مامەڵی لەگەڵ ئەو کۆمەڵە قوتابیانە بکەیت کە بارودۆخێک و حاڵەتێکی تایبەتیان هەیە. دڵنیا ببەوە لەوەی کە ئەم قوتابیە وەڵامی داوەتەوە کە ئەم وەڵامە ڕاستیان هەڵەیە، ئەوە تۆ بە هیچ شێوازێک ئەم قوتابی مەشکێنەوە لە بەرامبەر قوتابیەکانی تر، لەبەر ئەوەی ئەمە تاوەکو کۆتایی ژیانی و تاوەکو هەرزەکاری و گەورەبوون و تاوەکو ئەم قوتابێت تەمەنێکی گەورەشی دەبێت هەر لەسەر ژیانی کاریگەری دەبێت و لە دەرونی دادەمێنێتەوە وەکو زەبرێک وایە لە دەرونی قوتابیەکە. باشتر وایە مامۆستایان لە ناو پۆل هەرگیز کێشە تایبەتەکانیان ڕنگ نەداتەوە. بۆ نمونە مامۆستایەک لە دەروی قوتابخانە کێشەیەکی توش بووە، دێت هەرچی داخی لە دڵدایە بەرامبەر قوتابیەکان دێڕێژێ. ئەمە زۆر حاڵەتێکی مەترسیدارە و کاریگەری هەیە بەسەر تەواوی ژیانی قوتابیەکان. ئێمە لە نواندنەکان بینیمان کە ئەم قوتابیە وەڵامەکانی هەڵەبوو، بەڵام ئەم مامۆستایە دەیتوانی لە جیاتی ئەوەی هاواری بکات و لە نێو قوتابیەکانی تر بیشکێنێتەوە هانی بدە و دەستخۆشی لێ بکە، دوای وانەکە بتوانێت کاتێکی تایبەتی بۆ دەستنیشان بکە کە بتوانێت هانی بدات و بە شێوازێکی زیاتر و جوانتر و شێوازێکی تایبەت بۆ خۆی ئەم قوتابیە فێر بکە. بێگومان دەبێ ئەوە دووبارە بکەینەوە کە منداڵان هیچیان لە یەک ناچن، هەریەکە و بە شێوازێک فێر دەبێ، هەریەکەیان لە شتێک بتوانێت. باشتر وایە بەرچاوڕوونیمان هەبێت و هۆشیار بین لەوەی کە چۆن مامەڵەیان لەگەڵ بکەین. هەندێک کات ئەم قوتابیانە کە وەڵام دەدەنەوە وا دەزانن ئەو وەڵامێک کە دەیدەنەوە تەواو ڕاستە و تەواو بە دڵنیاییەوە قسە دەکەن، بەڵام مامۆستا نابێ ئەو چاوەڕوانی لە قوتابیەکە هەبێ کە بڵێ ئەو وەڵامەی کە لە قوتابیەکە وەری دەگرم تەواوە. ڕەنگە بەشی زۆری قوتابیەکان وەڵامێکی هەڵیان ئامادەکردبێ، تۆ خۆت بۆ ئەو ئامادە بکە، دوور بە لەوەی کە بە هیچ شێوازە قوتابیەکان بشکێنیتەوە و هەمیشە هانیان بدە بۆ ئەوەی زیاتر و زیاتر چێژ لەوانەکە دووەربگرن و دوور بن لەوەی کە بترسن و قەلەق بن لە کاتی وەڵامدانەوە لە قسەکردن لە ناوانەکەت. ئێستاش کاتی ئەوەیە کە بزانین هۆکارەکانی ئەم حاڵەتانە چییە. بینەرانی عزیز، بێگومان بۆ بابەتەکەی ئەمڕۆمان کۆمەڵێک هۆکار و کێشە و چارەسەر هەیە کە پێویستە بیزانین و زانیاریمان لەسەری هەبێت. هیچێک لە هۆکار و چارەسەرەکان دەستخۆشجانی من زۆر سپاس. ئەم قوتابیە منداڵ بێ، هەرزەکار بێ، گەنج بێ، گەورە بێ، بچووک بێ، پێویستە ڕێز لە تواناکانی بگیرێت و بەردەوام هان بدرێت و پێویستە لە ماڵەوە لە قوتابخانە لە هەر شوێنێک گوێ بۆ بگیرێت و ڕاکانی وەربگیرێت. ڕەنگە لە هەندێک حاڵەت حەز بکە قسە بکە، حەز بکە ڕای خۆ دەرببڕێ، حەز بکە ئارەزوەکانی خۆی دەرببڕێ، باشتر وایە ئەم منداڵە قسەی بۆ بکرێت و هەروەها گوێشی بۆ بگیرێت. یەکێک لە هۆکارەکان و چارەسەرەکانی تر دەستخۆشجانی من زۆر سپاس. مامۆستا لە ناو پۆل باشترە و زۆر پێویستە کە قوتابی بە سنتەر بزانێت بۆ ئەوەی ژنگەیەکی لەبار و تەندروست بۆ ناو پۆلەکەی بگونجێنێت و قوتابیەکان چێژ لە خوێندن وەربگرن. بێگومان زۆربەی ئەو منداڵانێک کە سترێسیان هەیە و ترسیان هەیە لە ناو پۆل لەبەر ئەوەیە کە مامۆستاکە ڕۆڵێکی دیکتاتۆرانەی هەیە لە ناو پۆل و وا دەکە ئەم قوتابیە بترسێت و تواناکانی خۆی دەرنەبڕێت و چێژ لە خوێندنیش وەرنەگرێت. هیچێک لە هۆکارەکانی تر ئەوەیە دەستخۆشجانی من زۆر سپاس. مامۆستا پێویستە بە بەردەوامی ڕۆڵی ئەو قوتابیانە بزانێت و بیانناسێت و جیان بکات و لە قوتابیەکانی تر زیاتر بەشداریان پێ بکات بۆ ئەوەی زیاتر و زیاتر ئاسیان بەرز بێتەوە و متمانیان بۆ خۆیان دروست بێت و زیاتر لە ناو پۆلەکە هەست بەبوونی خۆیان بکەن و نەترسن لە کاتی بەشداریکردن. هیچێک لە هۆکارەکانی تریش ئەوەیە دەستخۆش زۆر سپاس مەمنون. قوتابیان لە کاتی قسەکردن و لە کاتی بەشداریکردن هەندێک جار هەڵە دەکەن، ئەکرێ وەڵامەکە ڕاست بێ و ئەکرێ هەڵەش بێ. باشتر وایە کە هەر قوتابیەک هەڵە دەکات لە کاتی وەڵامدانەوە ئەم قوتابیە نەشکێتەوە. لە جیاتی ئەوە ئەم قوتابیە ئەگەر هان بدرێ باشترە و ئاسی زیاتر بەرز دەبێتەوە ئەم سترێسی و ئەم خەلاقی و ئەم ترسێک کە بەرامبەر مامۆستا وانەکەی هەیەی نامێنێت. هیچێک لە هۆکار و چارەسەرەکانی تر دەستخۆش زۆر سپاس. بە بەردەوام ئەم قوتابیە پێویستە هان بدرێ بۆ ئەوەی زیاتر و زیاتر چێژ لە ژینگەی قوتابخانە و لە پۆل وەربگرێت و فێر ببێت و بەردەوام ئەو مامۆستایە ئاگداری ئەو جۆرە قوتابیانە بێت و بە شێوازێک لە شێوازەکانی هانیان بدات و ئاگداری ئەوە بێ کە ئەمانە حاڵەتێکی تایبەتیان هەیە و ئاستیان جیاوازە لە قوتابیەکانی تر. یەکێک لە هۆکارەکانی تر دەستخۆش زۆر سپاس. دایک و باوکان کە بێگومان لەگەڵ مامۆستا ڕۆڵێکی زۆر گرنگ و سەرەکیان هەیە لە پەروەردە و فێرکردنی منداڵەکان. باشتر وایە و زۆر پێویستە کە دایک و باوکان و مامۆستایان پەستان نەخەنە سەر منداڵ و قوتابیەکانیان بۆ ئەوەی زوو فێر بن یان زۆر فێر بن یان زوو وەڵام بدەنەوە یان وەڵامی ڕاست بدەنەوە.
باشتر وایە چاوەڕێ بکەین و لە کاتی هەڵەکردن نانشکێنینەوە چاوەڕێ بکەین تاوەکو زیاتر و زیاتر ئاسیان بەرز دەبێتەوە متمانیان بەخۆیان بۆ دروست دەبێت. دەمەوێت بڵێم زۆر گرنگە کە دایک و باوک لەگەڵ مامۆستا پەیوەندێکی باشیان هەبێ و هەماهەنگ بن لەگەڵ یەکتر بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگاداری حاڵەتی منداڵەکە بن و زیاتر و زیاتر ئاستی بەرز بکەنەوە و چاودێری بکەن.